لە ڕاستیە پێم وایە قسەکانی ترامپ دەلالەتە بۆ ڕەتکردنەوەی ئەو هەواڵانەی کە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو هەبوون کە ئەو شەوەش قسەمان کرد مەسەن CNN راپۆرتێکی بڵاو کردەوە دوایی هەندێ ڕەتکردنەوەیان ئەوە کرد بەڵام قسەکانی ئەو تاکید بوو لەسەرەوەی کە ئەوان پشتیوانی هێزە کوردیەکانی خۆرهڵاتی کوردستان و دیارە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تریژەکەن تا ئێستا باسییانەکەن. ئەوش دەلالەتە لەوەی کە هێزە کوردیەکانیش بە نظری من ئۆکیان داوە بە ئەمریکا و ئیسرائیل یان بە بڵێن بە ترامپ کە ئەوان بەشداری ئەو پرۆسەیە ئەەکەن و دوایەوەی کە دەرکەوتووە چ کۆنگرێس چ وەزیری جەنگ و چ کاربەدەستانی واشنگتۆن ئەویان خسۆتە بەردەستی ترامپ کە ئەم شەڕە لە 4 هەفتەوە بۆ بە 8 هەفتە و ڕەنگە زیاتریش بخایانێ لەبەرەوە پێویستی بە چییە؟ یەکیان پێویستی بە کودەتایەکی سپیە کە هەندێک کەس باز لەوەکەن شتێکی وا ڕوویداوە سەرکەوتو نەبووە یانەوەی کابێ خۆپشاندانێک و ئەتراز و ناڕزایەتیشی گەورەی جەماوەری بێتە سەر شەقام بۆی بتوانێت ڕژێمەکە بگۆڕێ جگە لەم دوو ئەڵتەرناتیڤە ئەڵتەرناتیڤی تر نییە بۆیە ئێستا باشترین ئەڵتەرناتیڤ بە نظری ئەمریکا ئەوەیە کە پشتیوانی لە کوردەکان بکە و داخڵی شەڕیان بکە لە ڕێگای زەمینیەوە و لە حقیقەتیشە ئەو قسانەی ترامپ دیسانەوە بڵێم تاکیدکردنە لەوەی کە ئەوان لەگەڵ کوردەکان ڕێکەوتون و پێم وایە پەیوەندی بەردەوامیشیان هەیە و حازراییشیان هەیە بارحاڵ ئێستا لە ینی دەرفەتەکە هاتۆتە پێش بۆ هەردووچیان و ئەوەی کە بەردەوامیش کوردەکان ئەڵەن پێویستمان بە پشتیوانیەکی بەهێزی دەرەکیە ئێم پشتیوانیە هەیە و ئەمڕۆ کاک بێستون شارل هەسکەل جێگری وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەو خانمە ڕایگەیاندووە کە کوردەکان باشترین هێزن کە ئێمە توانین پشتیان پێ بەستین دەلالەتە لەوەی کە ئەمریکا ئەوەی کە ئەم ڕۆژ باز لەوە کرێ لە نەجەف هێزێک دابەزیوە و هەندێک لە میدیاکانیش بازەوەکەن کە هێزێکی ئەمریکاش لە تەنیش تاران لە بنکەی ئەتۆمی فۆردۆ دابەزیوە گوایە تووشی کێشە بووە هەموو ئەوانە دەلالەتن لەوەی کە ئەوە ئەتوانین پشت ڕاست بکەینەوە ئەوەی کە ئێستاوتە ئەوە مهم هەندێک لە میدیاکان باسیەوەکەن کە تیمێکی دەڵتا دابەزیوە لەوێ بۆی کە بتوانێت دەستی بە ئەو پرۆژه ئەتۆمی فۆردۆ بگە بەڵام گوایە تووشی شکست بووە بەڵام ئەمە ڕاستی ئێرانیەکان ئەڵەن تووشی شکست بووە بەڵام ئەمریکەکان هیچیان نەوتوە هەر بۆیە لە بەرامبەر ئەوەی کە هێرشەکان بەردەوامە بن و قورس بوون و پێی ناوەتە قۆناغی سەختەوە باز لەوە کرێکە ئەمریکا کەشتی فڕۆکە هەڵگری بۆمب هاوێژی ئەتۆمی بەرەو خۆرهڵاتی ناوەڕاست یعنی گوایە ئەمڕۆ جوڵەی کردووە ئەو هەموو دەلالەتنەوە و لەلایەکی تریشەوە ئەو تێکچوونی پەیوەندیەکانی نێوانیا با بڵێم ئەو هاوشتنی موشکی بالیستی بۆ سەر ئازەربایجان هەندێک لە میدیاکان ئەڵێن کاری ئێرانی ئێران خۆشی ڕەتی کردوتەوە گوایە ئەوانە تاکتیکی ئیسرائیلە بەکارێنێ بەڵام لە ڕاستیە ئەوەیە کە پێویستە ئازەربایجان بێتە ناو شەڕەکەەوە یەکەم سنوورێکی پانوپۆری هەیە دووەم ناری سەرسەختی ئێرانە لە و دووهم هاوپەیمانی سەرەکی ئیسرائیلە و بە نظری من ڕەنگە پێویست بکە لە داهاتووە ئەگەر هێزەکانی خۆرهڵاتی کوردستان لەم ناوچانەوە داخلی ئێران بن ڕەنگە هێزەکانی مجاهیدینی خەڵک لە ئازەربایجانەوە داخلی ئێران بن ئەوانە بە نظری من پێم وایە چۆتە قۆناغێکی تازەوە کە ئازەربایجان تورکیا و ئەمڕۆ کەنەدا ئوسترالیا ئەوانش ئەڵێداری شەڕەکان ئەم قسەی ترامپ کە ئەڵێ من مشتەبا خامنەی حەز لێ نییە معنای ئەوەیە حەزی لە یەکێکەیە بۆ پۆستی ویلایەتی فەقیه لە ڕاستیە بێگومان ئەو پێش ئەم شەڕانەی ئێستا و پێشتریش و لە شەڕی 12 ڕۆژەشە ئەو ئەلتەرناتیڤێکی تریان هەبوو کە بریتی بوو لە سەرۆکی ڕیفۆرمیستەکان ڕوحانی و ڕوحانی یەکێک بوو لە هەرێ بەهێزترین کاندیدەکان کە بتوانێت ڕۆڵی گەورەی هەبێ بەڵام سەرچاوەکانی هەواڵ باسییان لەوە کرد دوای ئەوەی کە دانیشتێکی نهێنی بووە و لاریجانیشی تیا بۆ لاریجانی کودەتاکێک ئاشکرا کردووە و هەر بۆیەشە پێش لێدانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران لاریجانی وەکو جێگرەوەی خۆی یا وەکو کەسێکی گرنگ دەستنیشان کرد لە ڕاستیە ریفۆرمیستەکان هەمیشە جێگای مەقبولی واشنگتۆن و ئەوروپیەکان بوون بە تایبەتی لە ساڵی 2009 لە سەردەمی خۆپشاندانی گروپی سەوزەکانی موسەوی و کەڕووبی ئێران و پسوای پازداران ئەوانیان تاوانبار کرد بۆی کە ئەمریکەکان دەستیان لە پشتەوە هەیە وایانەوێ ڕژێمی سیاسی ئێران گۆڕن یان کودەتایەکی سپی بکەن لە ڕاستیە
ئێستا ئەگەر چەند سینناریۆیەک هەیە بۆی کە بێگومان واشنگتۆن یا ترەمپ مستەبای قبول نییە و ئەمانای کە مانای مستەبام قبول نییە یعنی چی یعنی ویلایەتی فەقیم قبول نییە یعنی ئەنجومەنی خوبرەکانم قبول نییە یعنی ئەو دارودەستام قبول نییە بەڵکو بۆ معنای ئەوەیە کابرا ئەڵێ من بۆ ڕێبەری ئێران مشتبام قبول نییە معنای ئەوەیە بۆ نمونە عەلیم قبوڵە وەلیم قبوڵە محەمەدم قبوڵە مەحمووم قبوڵە بۆ ئەوەی کە بێ ڕێبەری ئێران نەیوت قبولمە ئەوڵێ ئەمم قبول نیە ئەم کاک یعنی مستەبا بریتیە لە کۆکەرەوەی ئەم سیستەمە سیاسی ئێران کە باوکی دروستی کردووە یا با بڵێم کە خومینی دروستی کردووە لەبەرەوە ئەمریکا پێی وایە ئەم سیستەمە ئەگەر مستەبا بێ یا هەرکەس لە دەور نزیکەکانی شێوەی بۆ ینی یەکێ لە سینناریۆکان ئەوان پێیان وایە ریفۆرمیستەکان ئەتوانن ئالتەرناتیڤ بن ئەگە قەرار ئالتەرناتیڤ بن بۆ ڕێبەریش ئەمە ئێستا لە ڕۆژهەڵات ڕووەدا ڕەنگە فۆرمەکەی یان با بڵێم شێوازەکەی جۆرێکی تر بێ جیاواز 100% کۆپی ئەمەی باشووری کوردستان یاوەی ئەفغانستان نەبێ بەڵام لە هەمان کاتاوەی کە بینین هەرەوەیە کە ئەوەی ئێستا جەنابی شت باست کرد ئەو هاوپەیمانێتی کە پێکاتەوە بێگومان هێزەکانی بلوچستان نزیکەی 3 میلیۆن کەسە بن لە جنوبی شەرقی ئێران نەژین لە شارەکانی بلوچستان و سیستان و زاهیدان و ئێران شەهر و ئەوانە و ئەمانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەند حرەکەی سیاسیان هەبوو ینی جگە لە حرەکەی عادل جێشی عادل کە لە لیستی تیرۆرا بوو و دوایەوەی کە سەرۆکەکان لەلایەن ئێرانەوە ئیعدام کرا عەبدولمەلیک ڕێگی دوایەوە بستنەوەی خەڵکی بلوچستان هەیە دوای بوو بە جوندوڵڵا و سوپای نیشتیمانی بلوچستان هەموو ئەمانە هێزی کاریگەر بوون و لە ماوەی ڕابردوودا لە بۆ حاڵەتەشەوە کە شۆڕشی چەکداری لە کوردستانەوە وەستا بوو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی نایەتوانی بچنە ناوە یا بەتایبەتی حیزبە کوردیەکان لەوێ ئەوە بەردەوام هەبوو جێشی عەدل هەر ناو بەناو پەلاماری سوپای ئێرانیەدا و هەمیشە ئەفغانستانیان تاوانبارە کرد بە پشتیوانیکردن لەم حرەکانە لە ڕاستیە ئەوانە هێز و نفوزێکیان هەیە و ئەمریکا واشنگتۆن سوودیان لێوەرەگرێ بە ئاماشەوەی کاگە وەکیژوتی لە ئەهوازیش و لە منتقەی تورکمان سەحراش حرەکەی سیاسی بەقووەت هەیە جگە لە تورکە ئازاریەکان بۆیە هەموو ئەوانەوەی کە پێشتریش باسم کرد لە ناو ئەوانەیە ڕاستە حرەکەی بلوچ بەقەدەر حرەکەی سازمانی مجاهدینی خەڵق بەقووەت نییە بەڵام ئەموو ئەمانە بە نەتیجە کۆ کاتەوە کەڵکیان لێوەرەگرێ بۆ خۆک و خۆشیان ئەڵێن بۆ فشار خستنە سەر ئێران لە هەریەکان لە ناوچەکانی خۆیانەوە بە تایبەتی بەڵام پێشینەی وا دیارە پێشینەی ئەم پەلامار و هێرشانەی کە ئەمریکا بەرنامەی بۆ داناوە ڕێگای بۆ خۆشەکە وا دیارە لە کوردستانەوە بە دلیلیسی بە دلیلی ئەوەی کە ئێستا تۆش وتدووە لە میدیاکانیش بەردەوامەوەیە کە لە ماوەی ئەم 6 ڕۆژەی شەڕا فشارێکی زۆر و بردومانی زۆری هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەکان لە ڕۆژهەڵات بە تایبەتی تر لە منتقەی ئیلام و کرماشان و دوای بۆ منتقەکانی جنوبی کوردستان و بۆ شارەکانی تر ئەوە دلیلبەستم ڕۆژهەڵاتی بەبستم سنە سەقز و منتقەکانی سالاسی باوەجانی و هەورامان و ئەوانە ئەبینی مەسەن لە مەریوانەوە دەست پێکردو تا سەقز و سنەوانە خۆی دیارەکە ئەمانە ئەجێندایەکی کەیە کە ئەم هێزانە بەم شێوەیە داخل بن و ئەوەندەی منیش بزانم کاک بێستون لە ماوە ڕابردوودا ئەڵمانەکانیش لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبوونەوەیان کردووە و جێدیڤانسی جێگیری ترامپیان بینیوە ئەوە چییە ئەوە چۆنە ئەوەشمان پێ بڵێ اینجا دێمە لای جەنابەت ئەوە چیە و چۆنە ئەڵمانەکان لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوەیشیان بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران بە تایبەتی کوردەکان ڕێخست بوو لە ئەڵمانیا بینیویانن وان بێگومان پێش ئەم هەفتەیەکی شەڕەکان ڕوویداوە ئەوان باس کردووە کە ئەوان پشتیوانی لە مەسەلەی کوردەکان لە ئێرانە و پێیان خۆشە گویان لە ڕاوبۆچوونی ئەوان بێ و دیارە ئەوان شتێکیان زانیوە وەندەی منیش بزانم بەشێک لەم هێزانە لە پێش جەنگە وەکوی کە بەردەوام ئەمریکیەکان لەسەر خەت بوون و جێدیڤانسیان بینیوە و قسەکەوەیە کە ئەمریکا ئەوەی کە ئێستا حازرایی بۆەکە ئەگەر پێمان وابێ ئەمەی ئەم هەفتەیە و ئەم قسانە هی ئەمڕۆیە پێم وانێ وابێ ئەگەر زیاترێ لەوەی کە دەعمی حرەکەی کوردی و ئەم حرەکەی بلوچ و حرەکەی ئەهواز و مەسەلەن تۆ ئێستا دیقەت بە
اوكي ئێران مەسەلەن ئەمریکا سازمانی مجاهدینی خەڵقی لە لیستی تیرۆر دەرکرد دوایەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە دامێکی گەورەی کردووەی حرەکەی سازمانی مجاهدینی خەڵق یعنی دامی ئەوەندەی حرەکەی سازمانی مجاهدینی خەڵق کردووە بەقەدەر هەندێک دەوڵەتی ئەفریقی دەلالەتە لە چی ئەوە باسی 2 ساڵەوە پێش بۆکەم باسی 3 ساڵەوە یعنی شوێنێک و کامپێکی تایبەتی بۆ دروستکردون کە هەموو خزمەت گوزارێکی تۆزێک باس یعنی تۆ چەند دەرچەت هەیە چەند ڕێگەت هەیە بتوانی ئەمە لۆجیستیکێکی زۆرە ئەو ڕۆژەش باسمان کرد لە بەرنامەکەیان لەبەرەوە یەکەم شت بۆ ئەلبانیا دووەم شت چۆنی ئەتوانن ئەگەر بیر لەوە بکەنەوە مەریەم ڕەجەوی و چەکدارەکان چکە چەکداریان هەبوو ئەم هێزە لە کەمپەکانەوە ئیجازە بێ مەسەلەن پێشەوە باسی سازمانی مجاهدینی خەڵکم کە چەند حرەکەیەکی بەهێز بووە سازمانی مجاهدینی خەڵک تاوان پێش ساتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران دروست بووەوە با بڵێم مانیفێست بەشداریش بوون لە شۆڕشی گەلانی ئێران مانیفێستەکەی بریتێ لە حرەکەیەکی ئیسلامیستی مارکسیست هەر تێکەڵ کردووە و لە هەمان کاتە لە هەڵبژارنەکانی یەکەمی دەورەی یەکەمی پاش هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران بەنی سەدر کاندیدی ئەوان بوو کاری کردە خەزوری مەسعود ڕەجەوی بەڵام دوایەوەی کە خومینی و کۆماری ئیسلامی ئێران زانیان خەریکە هەڵبژارنەکە ئەباتەوە وردە کەوتنە فشار و ئەدامکردنی کادرەکانیان و بەشێکی زۆر لە سەرکردە قەدیمیەکانیان جیران و ئەدامکردن لە بەرامبەرەوەیە ئەوان هاتن لە دانیشتێکە تەقینەوەیشیان کرد کە ئەو کاتە ڕابەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران خامنەی بەرکەوت و دەستێکی بەرکەوت 79 کەس لە نخبێ و کاتە کوردستان دوای 79 دوای ئەوەی کە ئیتر هات کۆماری ئیسلامی ئێران دەست 79 کە بەهشتیوانی تیاچوون بەڵێ لەو وەرحاتر سازمانی مجاهدینی خەڵق بەهێزترین حرەکەی سیاسی ئێرانی بوو لەو هەلومەرجەیە وەلەو کاتەیە شورای ملی مقاوماتی دروست کرد حیزبی دیموکرات و کوردستان و شەهید دکتۆر قاسملۆ بوونە ئەندام تا ماوەیەکی زۆر بەڵام دوایەوەی کە بەیەکەوە نەگونجان دکتۆر قاسملۆ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هاتنە دەرەوە بەهەرحاڵ سازمانی مجاهدینی خەڵق لە دوای ئەو دەورانەیە کە پاشەکشەی کرد بۆ سنوورەکانی عێراق هاتن کەمپی ئەشرەفی 1 و 2 دروست کرد بێگومانە ئەم کەمپانە بەناوی کچەکەی مریەم ڕەجەویە کە لە هاوسەری پێشوویەتی و دوایی و ئەوانە لە دیالە بوون بەڵێ لە دیالە بوون لەمانە حکوومەتی عێراقی جگەلەوەی کە دامی چەک و چۆڵ و سەربازی زۆریەکردن بەشێک لە نەوتەکەی لە ڕێگای ئوردنەوە داهاتەکەیدا بە ئەوان بۆ ئێستاوان خاوانی سەرمایەکی زۆر گەورەی ئۆپۆزیسیۆنی ئێرانین یعنی سەرمایەکەیان بە دەیان ملیار دلار خەم دوای ئەوە دوایەوەی کە ئاڵوگۆڕەکانی عێراق ڕوویدا و حکوومەتی تازای عێراق دروست بوو 2023 و پەلاماری هێزەکانی مجاهدینی خەڵکیاندا و بەشێک لە هێزەکانیان زیاتر لە 100 کەسیان لێ کوشتن بۆیە ئەمریکەکان بیریان لەوە کردەوە کە بیان بنە ئەلبانیا بۆچی ئەلبانیا لە ڕاستیە یەکیانەوە بوو کە ئەو شوێنیان بۆ بەکرێگرتوون دوو هەم لەبەرەوەی ئەلبانیا لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت و لە دوای ئەوەی کە هێزەکانی ئەمریکا و ئەوروپا بەشداری شەڕەکانیان کردووە پشتیوانیان لە بەرەی دژی سربیا کرد و میلۆسۆڤیچیان سزا داوانە پشتیوانی ئەم وڵاتانیان زۆر کرد مەسەلەن ئەلبانیا مۆنتینیگرۆ دواتریش سربیاش ئێستا یانی ئێستا سربیا مەقدۆنیا و هەموو ئەم وڵاتانە بۆیە لەوێ ئەم شوێنەیان بۆ بەکرێگرتوون و پێشیان وا بوو کە لەو بارەیەوە دەستی ئێرانیان ناگاتێ بۆ تیرۆکردن زۆر دوورن ئەمە جگەلەوەی خاڵێکی تریشەیە بە بڕای من وەرکو وڵاتێکی فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمانە خاوەنی بەرژەوەندی گەورە نییە ئەلبانیا لەگەڵ ئیسلامیێران تا سازش کا بۆ کۆماری ئیسلامیێران جا کاک ئەوە کردجگە لەوانە لە سەردەمی سەدام حوسێنە بەشێک لە سەرمایە گوزاریەکانی سازمانی مجاهدینی خەڵک خۆشیان لە ئەلبانیا کردبیان ئەوەش وای کرد کە کۆنتاکتێکیان دروست کردو هەر لە قەیمەوە کردو بۆیە بەڵام قسەکە زانی چیە سازمانی مجاهدینی خەڵق لە ئەلبانیا هێزێک نییە لە ژێر خێمەیە دانیش بێ هێزێکە ڕۆژانە مەشقەکە نەک هەر مەشقەکە ئەمەنەی ئیمکانیان لەبەردەستایە کاتێک کە پێگە و مووقعیەت و مەراسی مشتەکانیان نەبینی ئەڵێ ئەمە هی دەوڵەتێکی زۆر مۆدێرنە یعنی وتاردانی هێشتا مولزەم من بەو ترادسیۆن و فۆرمەی کە لە دروستبوونیانەوەیانە مەسەرەن جلەکانیانە بە یەکشت بێ لەسکەکانیانە بە یەکشەوە ببەسرێ وەکو ئەو دیسپلینەی کە پارتی کرێکەکانی کوردستان و حرەکەی فارکی کۆڵ زۆر ستالینی بوون زۆر ستالینی باسی چەند چەکدارەکەین سازمانی مجاهدینی خەڵق بەڵێ سازمانی مجاهدینی خەڵق ئێستا لانی کەم ڕەنگە 2000 کەسی لە کەمپەکانی ئەلبانیا هەبێ و بۆ معلوماتی جەنابەت ئەوەنیان نفوس هەیە بە پێی هەندێک لە سەرچاوەکان هەموو ئەو بەڵگە و دۆکۆمنتانەی لە ماوەی 15 ساڵی 20 ساڵی ڕابردوودا کەوتۆتە دەست ئیسرائیل و ئەمریکەکان لە ڕێگای
بریکارەکانی سازمانی مجاهدینی خەڵک بەڵام لە ناو ئێرانە بەڵێ لە ناو ئێران لە ناو ئێرانە ئەوەیان هەژمونجگە لە مەسەلەن بەڵام ئەڵەی نزیکی 2000 شەکدارێکشان هەیە لە کەمپەکان لە ئەلبانیا بەڵێ لەو کەمپە بەردەوام ڕاهێنانی ئەوان زۆرتریش جگەلەوەی کە مەسەلەن ئەم دەورانە ڕاهێنانیان بۆگرنە بۆ زۆریش عقایدی بوون بە تایبەتی شیعەشن و ئازەربایجان هەیە باوەڕ ناکەم کازاکستان شتی وا بکە ئازەربایجان ڕێگەکەیە یەکێکیان یەکێکە لە محتەمەلەکان لەبەرەوەی کە پێشتەش وتم خلافی نێوان ئەزەربایجان و ئێران هێندە زۆرە لەبەرەوە بە تایبەتی لە دوای ئەو موشەکەی ئەمڕۆ هاوشتێتی بۆ نەخچەوان لەبەرەوە وەجگەلەوەی ئێستا ئەوساز بۆ معلومات 170 چەک و کەلوپەلی سەربازی ئەزەربایجان ئیسرائیل دابینیەکە لە بەرامبەر 150 ئیسرائیل ئەزەربایجان دابینیەکە پەیوەندیەکی توندوتۆڵیان هەیە و یەکێکە لە بنکەکانی موسات ئێستا و بە تایبەتی دوای ئەوەی کە ئەو کۆریدۆری زەنگەزوریان ئیمزا کرد ساڵی پار بە ناوی کۆریدۆری ئاشتی ترامپ 2025 ئەمریکا بڕیاری داوە 1000 سەربازی خۆی لە سنوورە لە زەنگەزۆر دابنێ بۆ پاراستنی ئەمنیەتی ئەرمینیا لە ترسی هەژمونی ئێرانی لەبەرەوە ئێستا ئەو ڕێگایی کە پێشتر هەبوو بۆ گواستنەوەی وزەی ئێران بۆ رووسیا بە ڕێگای ئێستا هاتۆتە زەنگە زۆر بەحاصل ئەرمینیاشان لە ئێران دابڕیەوە ینی پەیوەندیەکی ئەو پەیوەندی هەیبوو تەواو کۆتایی پێهاتۆ بە بوونی ئەو 1000 سەربازەکەەوە تا بوونی 1000 سەرباز لەوێ بۆ 99 ساڵ ئەو ڕێکوتنە بوونی 1000 سەرباز بۆ 99 ساڵ ترامپ ئیمزای کردو لەوێ مێننەوە ئەم تەنگەیە بە نظری من کە ترامپ بۆی گرنگ بوو یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە بۆیە هاتنی مجاهدینی خەڵک بۆ ئەم منتیقەی بینی ئەزەربایجان یا لەگەڵ ئەرمینیا لەگەڵ سنوورە وشکانیەکانی لەگەڵیان یەکێکە لە هەرە محتەمەلەکان و بۆ معلوماتی جەنابەت تورکیاش لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پەیوەندی بەردەوامی هەبووە لەگەڵ سازمانی مجاهدینی خەڵک زۆر جار ئێرانگلی ئەمەشی لێ کردووە و هەندێک جار تورکیا ویستوێتی سازمانی مجاهدینی خەڵک بەکاربێنێ لە بەرامبەر ئەو پشتیوانی کە کۆماری ئیسلامی ئێران لە پارتی کرێکارانی کوردستانی کردووە بەڵام زۆر سەرکەوتوو نەبوو دقیق نەبوو بەنظری منیش ئەوژەوە بوو کە پێگە و موقعێتیشی نەبوو دیار بۆ هەرێمی کوردستان هیچ کات ڕازی نەبوو سازمانی مجاهدینی خەڵک کەمپەکانی بگەڕێتەوە هەرێمی کوردستان بۆ ئێستا کارێکی قورس نابێەوەی کە زەنا بدێڵ ئەگەر ئێران لاواز ببێ کەڵک نەترسێ لەوەی کە ئێران کاردانەوەی گەورەیە بێ ئەو کاتە ڕەنگە نەک هیچ ڕێگریەک نەبێ خەڵک ڕکابی بکە پێشبڕکێ بکە بۆی چیانە امتیازی بەرکەوێت و تەنیا ڕێگەش ڕێگەی فڕۆکەیە نەک بە چکە تۆ ئەگەر بتوێ بە خاکابیێنێ بێ یۆناان ڕازی بێ تورکیا ڕازی بێ وەنیە چکە تۆ باسیەوەکەی جێشێک بگوێزیتەوە ئەوستازیە خاڵیترەوەی کاگە و بەکروتی بە نظری من سازمانی مجاهدینی خەڵک دووسێ ینی ئەناسیری زۆر بەقووەتیە لێرانیشیانەوەی کە خاوەنی ڕەمز و شەهیدی زۆر گەورە بووە وەکو موسا خیابانی وەکو چێوکی ئەوانە کە ئێستا چهرەیەکن لە ناو ئێرانە زۆر خۆشەویستن وە خاوەنی شەهیدێکی زۆر زۆرە ئەمانە هێشتا پێوەستن خاڵی دووهەمی بەهێزی ئەم حرەکەتە چییە کارێزماتیکی هەیە چ مەسئول ڕەجەوی کە لە ژیاندایە خۆی هەڵگرتو وەکو ئیمام زەمان لەم هەڵگۆڕانایە بێتە پێشەوە خۆی دەرخا بە نظری من چ مریەم ڕەجەویش وەکو سەرۆکی شورای ملی مقاومە دوو کارێزماتیکن کە ڕەنگە لە هەردووشان لە قەویان هەر ڕەجەویە من پێم وایە نزیکترین مۆدل لە مجاهدینی خەڵکەوە لە ناو کووردا پەکەکەی خۆمان بوو بە تایبەتی لە هەشتاونەوەتەکان و ئەم جۆرەشانە هەردووکان خاوەنی سیستمێتیگە ئایلۆژی تند بوون من پێم وایە لەبەرە ئەوەی مۆدلە ئایلۆلۆژیە توندەکە نموزەجەکە مۆدلەکە تێپەڕیوە ناتوانێت ڕۆڵی جاران ئاڵگۆڕی بەسەراتوە جانبەریەمی ڕەجەوی و مەسعودی ڕەجەویش بناڵم ڕۆڵ نابینن باز لە قەبارەی ڕۆڵەکەکەین ئەگەر بێت و ئەم ڕژەمە ئێستا گۆڕانی بەسەرا بێ ئایا کاریزمان بۆ گەلی ئێران یا کاریزمان بۆ ئەندامانی خۆیان و خەڵکێکی دیاریکرا و ئەوە پرسێکی گرنگ ئۆکەی ئەوە بەلامەوە گرنگ بوو کە باسی بکەین بەس بیرتان بێ ئەگەر پلانەکە ئەوە بێ ئەوان لە ئازەربایجانەوە بێنە خوارەوە بۆ ناو خاکی ئێران ئەبێ بە ئازەربایجانی ئێرانە بڕۆن لەویا ڕۆڵی کێتە پێشەوە ڕۆڵی ئازەریەکانی ئێران بێتە پێشەوە و ڕۆڵی مەحموود عەلی چەهرەگانڵیەتە پێشەوە و مەحموود عەلی چەهرەگانڵی من هەرچەند تەماشای قسەکانی یەکەم لەوە ناچێ مەبەستی بێ بە بەشێک لەم گۆڕانکاریە لە ئێرانە هێندەی ئەوەی مەبەستێتی ڕێگری لە کورد بکە کە گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی کوردستانە بکەن بە تایبەتی تۆ ئازەربایجانی غەربی کورد و ئازەری بەیەکەوە ئەژینتیایە لە ڕاستیا ئەوەی کە زەنابێت دێڵێ ئەوە خواستی تورکیایە و یەکێک لەو
بۆیە ئەمڕۆ بەشە لە میدیاکان تویانە ئەو موشکی کە دوێنێنراوە بە تورکیاوە پێچێ تاکتیکی ئیسرائیل بوو بێ بە تەنانەتەوەی کە بە ئەزەربایجانیشەوە بۆی کە بۆ ڕایکێشە بۆ شەڕەکە تورکیا لە دوای ئەوەی کە ئەم دوسێ ڕۆژە هەواڵە میدیایەکان باز لەوەکەن کە ئەمریکا کوردەکان پرچەکەکە تورکیا زۆر نیگەران بۆ کە ئەزمومی داهاتووی کورد تووشی بربەرەکانی بۆیە هەندێک لە سەرچاوەکان باز دەکەن کە تورکیا هێزێکی زۆری بروردۆتە سنوورەکانی نێوان خۆی و کۆماری ئیسلامی ئێران بۆی کە ئەوڵێ بۆیە کە ئێمە ڕێگا بگرین لە ئەو کۆشی بە لێ چاوی خەڵک لە هەر ئەگەڵانی ئازربایجان بە بێ پێشبینی بکەین یەکشویستم بڵێم ئەو کاتەوە یەکش دویستم بڵێم هاوپەیمانەتەکەی ئازەربایجان و تورکیا ئەوە نە بە قووەتە ئێستا بیر لەواکەنەوە ناتۆی تورکستان دروستکەن لە بینی ئازەربایجانەکە ئازەربایجانی ئێران کە هەندێک کەس دەڵێن لە 150 تا لە 120 ئێران پێگەنن تورکەکانی تورکیا تورکەکانی ئازەربایجان تورکەکانی ئێران لەگەڵ تورکمانستان لەگەڵ قەرقیزستان لەگەڵ ئۆزباکستان ئەمانە ئەیانەوێت ناتۆی تورکستان پێک بێنەوە تورکیا ڕێبەرایەتی تورکەکانی ئۆراسیا بکە بەما ئەوەی کە کاروبەکە نزیکەی 500 میلیۆن جەمعێتێک ئەمە هێشتا لە خەیاڵی رووسیا کە بە پێی تەقویمەکەی خۆی ئیشەکاو ئێمە وردە وردە ڕسمەکانە بینین. وەک ناونشانی گەورە سێک باوە کاڵن بریتانیەکان ڕۆژهڵاتی ناوەڕاست زۆرتر و ورترە نانەسرۆک لە ئەمریکەکان ئەبێ ئەگەری ئەوەی دانێن بۆ نمونە گەر عێراق بکەن بە نمونە ئەمریکەکان زۆر بەهەڵایە چون دەربارەی بارودۆخی عێراق و ئەو کاردانەوەی دوای داژیرکردنی عێراق بەرامبەر ئەمریکادا بەس بۆ ئەمما بە بڕای من مەسەلەکە بۆ جۆرە نییە لە چوارچەوەی نەخشەیەکی دیاریکراوە تێگەشتنی من بۆ ئەوەی کە لە سەرەتاوە وتوانە 4 ڕۆژ و ئێستاڵەن 4 هەفتە و زیاتر و ئەمانە دووشتە یەکەمیان بۆ ئەوەی لە سەرەتاوە بە ئاسانی بربەز نایەتە بەردەم دەستپێکردنی جەنگەکان کە دارە ناوی جەنگیشە لێ نەناوە ئۆپەراسیۆن نەبەرەوەی پێویستیان بە ڕێپێدانی کۆنگرس ئەمە یەکەم بۆی خەڵک ڕابێن و بە شتێکی گەوری نەگرن و 4 ڕۆژە و پێچ و کە جەنگەکە کەوتنە ناو جەنگەکەەوەی ترە و کاتە ئاسایە بیکەن بە 4 هەفتە و 5 هەفتەوانە بەڵام ئەگەرێکی تر ئەگەر لاوازیش بێ نەتەنیاهۆ جۆرە لە چاوەشەکاری دروست کرد بێ بۆ ئەمریکەکان و وێنایەکی دابنێ دەربەر واقعەکە و توانای ئێران و جەنگەکەم جۆرەشتانە ئەم دوو ئەگەرە هەیە من ئەگەری یەکەم بە ئەگەری گەورە و بەهێزەسان. ئۆکەی هەر ئێستا لە ناوەڕاستی تەلەڤیڤ ئاگرێکی گەورە کەوتووەتەوە لە ئەنجامی ئەو هێرشانەی کە ئێران کردیە سەر تەلەڤیڤ ئەم شەو کەمێک پێش ئێستا دیمەنی بە ئاسمانەوە بینرا هەنێکیان داویانە لە زەوی و ئاگرود و کەڵێکی زۆر هەیە جەنابەت دەتەوێت چی بڵێ؟ پێم وایە ئەمریکا یەکەم جاری نییە لەم ناوچەیە ڕوبەڕووی شەڕە بێتەوە زۆر لە تەشخیسەکانی دروستە و ئەوەی کە پلانیان نەبووێ پێم وانێ بستنە جەنگێکی ئاوای بەڕاستی لەگەڵ ئێران بەڵام ئێران پێم وایە استراتیژی شەڕەکەی زۆر باش بیناکردەوە بە خۆی بە تایبەتی لە ئەوەی کە وەکو زۆر وڵاتی تر تەرکیزی نەکردۆتە سەر هەموو هێز و ئیمکاناتێکی مەسەلەن دەریایی ئاسمانی زۆرتر تەرکیزی کردۆتە سەر بنیادنانی سیستەمی موشکی و بالیستی و ئەمەی هایپەرسۆنیک و لە ئەم قووەتە ئێستا نیشانداوە بەڕاستی ئەو قسانەی کە ئێستاش ترەمپ کردی کاک بێستون دەلالەتە لەوەی بەردەوام ترەمپ لە پرس کۆنفرانسەکانیان جەخت لەسەرەوە کاتەوە کە بەهێزەکانی سوپاچەکەکانتاندانن وەرنە پارخەڵی ئێمە لێ خۆشببوون ئەمە دەلالەتە لەوەی کە هێشتا ئەم هێزە نەڕووخاوە و هێشتا بەرچاویان ڕوون نییەکە ئایا چکە فاکتێکی گرنگە بۆی کە گەربیانەوە سیستەمەکە بڕوخێن ئەبێ ئەم کودەتا ڕووبا ئەبێ سەرباز دەست لە چاکانی هەڵگرێ بێنە پاڵ خەڵک بۆیە ئەمەیان بۆ گرنگە بەردەوام تاکیدی لەکەنەوە لە حاڵەتی جێبەجێنەبوونی ئەمە بۆیە بەردەوام بیر لەواکەنەوە کە هێزی زەمینی بەرنەناوە بووی شەڕەکە ئەوە بکەن دوایش لە خاڵێکی تریشی ترەمپ هەمیشە جەخل لەسەر سینناریو ڤەنزوێلاکە یعنی بۆ معنایی کە داهاتی گەورەی هەبوو دوێ شوێژ وتم 208 ملیار بۆشکەنەوتی ئێران و ئەوەی ئیڤەنزوێلا ئەبێ بە خاوەنی 500 ملیار بەرمیل لەوت ئەو لەو منتەلەقەوە بۆی گرنگە و لەوەش گرنگتر نەیشاردەوەکە ئەوە دەلالەتە لە عەزمی ئەمریکا لە ئێستا لەگە شەڕێکی گەورەیە لەگەڵ ئێران کەچی باسی کوباکە ئاوتی ئەوە قسەی باشم بۆ ئەوکا و کوبا کۆتایی ینی وە حاصل دوای ئەم شەڕە تەحسیل حاصلە کوبا بێ تەسلیم بێ و لە ڕاستیە ئەمە مەستی شتایە بۆ ئەوروپیەکان کەوا دیارە گریلاندی شیەوێ مەسەرەن ئەمانە ناکاتەوەی کە هەندێک بۆ چون پێیان وایە ئەمریکا پلانێکی نەبووە یا کەوتۆتە شەڕێکی نابەرنامە بۆ داڕێژراوە استراتیژی نییە پێم وایە شەڕێکی کردووە کە
ئەبێ تەحسیل حاصڵە ئەمریکا لەم شەڕەیە ئەبێ بە هەر نرخێک بێ براوە بێ وەگەر چەندێکیش باجی بۆ بە بەڵێ دیمەنێک هەیە حەزەکەم تەماشای و دیمەنە بکەین بەیەکەوە هەر پێنجمان دوای ئەوە گەڕی کۆتایی ئەمە وا دیارە فراوانبوونی جەنگەکەیە و پێشتیش وتمە وڵاتانی کە بە جۆرە لە جۆرەکان بەشداریەکەن کە کەنەدا ئوسترالیا و وەکتم ئازەربایجانە تناوە لە حاڵدا ئەمریکاش هەوڵەدا پشتیوانی زۆرتری بۆ کۆبکاتەوە بەڵام بەنیسبەت ئوستاز ئەو پرسیاری کە تۆ کرددایە کوردەکانە بێچی بکەن لە ئێستا بۆ کوردەکان لە یا باوڵە مەحزابی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان شتێک هاتووتەکایەوە دوو جەمسەرە یەکیان ئەوەیە کە هەست بە نیگەرانی ترزەکەن لەو هەموو ئەوەی کە هەموو کەسێڵێ وەلامان کاتە دەرفەتێکیان بۆاتە پێشەوە لە بینی ئەم ترس و دەرفەتە ئەبێ ڕیسک بکەن و ئەگەر تۆ دانیشی هەموو گرنتیەکت بنێ و هەموو زەمانەتێکت بنێ و ئەوانە پێم وایە ڕیسکیتیانێ ئەمە حاڵەتێکی تریشی ئەگەر نەست نەپاڵدا خواستەکانی ئەمریکاوە کە بە نظری من خۆیان یەک ناکردوێتەوە چوون ئەگەر نەست نەپاڵ خواستەکانی ئەمریکاوە لە هەر سەرکەوتنێک ئەمریکا بەدەستیێنێ بەشدار نابن مەحرومە بن اینجا تۆ لە قسەکەوەیەکە پێویستت بە ڕیسکەوە دوای ئوستاز لە نیوسەدەی ڕابردوو بۆ کوردەکانی ڕۆژهەڵات لە دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێرانەوە ئەمە دوای 50 ساڵ ئەمە باشترین دەرفەتە بۆیان کە خۆشیان سازداوە ینی یەکگرتوون بە قەولیەوەی کە فاکتێکی بەهێزە و لە هەمان کەتە پشتیوانی نێودەوڵەتیشیان هەیە.